کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان کەم کارە ساتە لە ڕۆژی یەکەمی جەژنی قوربان ڕوویدا کە بەبێ گوێدان بە جیاوازی خەڵکێکی زۆر شەهید بوو لە کەوادری حزب لە قیادەی ئیداری لە وەزیر لە پارێزگار لە هاوڵاتی لە کاسبکار لە مامۆستایانی ئاینی لە منداڵ بەداخەوە ئەو کات تیرۆرستانی ئەو کارەساتەکە لەلایەن دوو تیرۆریستەوە دوو تێریدوستی خۆکوژی ئەنجام درا خەڵکێکی زۆر نزیکەی 100 کەس لەناو بوونە قوربانی و چەند کەسێکی تریش زاندار بوون بریندار بوون تاوەکو ئێستا کەەوە دەناڵێن بەو برینانەی کە هەیکەن ئێمە وەکو پارێزگا هەولێری ئمڕۆ هاتین وەفای خۆمان بۆ ئەم شەهیدانە دەربڕین ڕێز و نوازش و سەردەمێنین بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی کوردستان شەهیدانی یەکی شوبات دوایین شەهیدانی شەڕی داعش و پاراستن و دیفاعکردن لە کەرامەت و خاک و نیشتمانی هەرێمی کوردستان. دەستەکان خۆشاگی زۆر سپاس. کاکەوەی چێ بوو؟